ساتا بەسەر هاتە سەیریکەن و پێبکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە کات بکرێت کاتی سوور هەیە کات چاک پانتۆل سوور هەمووی سوور ئەوەیە تو دەرێەوە بەدلەی خوتوبێ تۆ بڵێتی ئەو ڕۆژە هەموو تۆ لە دەرەوە بی لە حوشەکە دانیشتم سێکم لە ژوورەوە تەقەنەوە هەتا گۆرانی خۆیان چێ دەرگاکەمەوە سەرەکەم سبزی نەکڕیەوە ناو سبزەکە 500 دینار دەرچووە یعنی ئەوە سەبەبە کافیە کە تۆ ژنی دووەم بێنیت هەرم سەبەبە هەبوو بفرستم بۆ دەرکێ لەلای حکومەت ئاوەیەکە یاخوا بخێرێن ئیڕۆڵە بۆیە سووتای چکە تۆ ڕیڤاڵت نییە تەواو تەواو من ڕێمە ئێمە و کەش بچێوە بۆ کار نووری بۆ ڕاوە چی؟ گورەزاوێتی بێ بەڵامێت ئەزم با قەل و داڵ بخوا با پڵنگ بخوا با شێر بخوا ئاخر کار نووری کۆلێرە پڵنگی هەیە نەماقڵی مەگەیە نەژمێ بخۆ مەگەرم بە تۆ ئەزمە بەردەمێڵم بمخۆ هەمیزەکەمە خۆماتوە واز زۆری بینم پارەکە لە چییە؟ ئەلوێ ئەلو ژوورێ پشکم گەرمەسان 25 ئایا کات ژمێرنەوە